هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی قەزای چەمچەماڵیش بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە لە دۆخێکی خراپدان و لە شەو ڕۆژێکدا کەمتر لە 10 کاتژمێر کارەبایان پێدەدرێت. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵیش هۆکاری کەمبوونەوەی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بۆ زیادبوونی خواست لەسەر کارەبا گەڕاندەوە و باسیشی لەوە کرد لە ئێستادا پێ ناچێت بتوانن کاتژمێرەکانی پێدانی کارەبا بۆ هاوڵاتیان زیاد بکەن. سەبارەت بە هۆکاری کەمبوونەوەی کارەبا دیارە لە وەزارەتی کارەبایە بەڕێوەبەرایەتیەکەیە ناوی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵ و دابەشکردنی کارەبایە. دیاریکردنی کاتەکانی بۆری کارەبا احتیما دەکاتە سەر بڕی کارەبایی کە لە ویزگەکانی بەرهەمهێنانەوە بەرهەمەهێنرێت لەگەڵ خواست لەسەر کارەبایە. ئەتوانین بڵین لە 12 مانگی ساڵە بە شێوەیەکی گشتی بڕی بەرهەمهێنان تا ڕادەیەک سابت. ئەتوانین بڵین لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە بە شێوەیەکی گشتی لە نێوانی 8 کاتژمێر بۆ 12 کاتژمێر کارەبای نیشتیمانی دراوە بە هاوڵاتیان. باوەڕ ناکەم لە ئێستا بتوانرێت بارودۆخی کارەبا باش بکرێت. لەگەڵ ئەوەی وێزگەی کارەبای سلێمانی چەند کیلۆمەترێک لە قەزای چەمچەماڵەوە دوورە، بەڵام بە بڕوای هاوڵاتیان نزیکی وێزگەی ناوبرا و جگە لە پیسکردنی ژینگەی ناوچەکە سوودێکی ئەوتۆی بۆ قەزاکە نەبووە. بەڕێوەبەری وێزگەی ناوبراویش ئاماژەی بەوە کرد ئەگەر حکوومەتی هەرێم سوتەمەنی پێویستیان بۆ دابین بکات دەتوانن کارەبای بەردەوام بۆ ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان دابین بکەن. هیچ خەلەلێکمانی هیچ کێشەیەکمانیە لە وێزگەیە. ئەوەی کە کێشەیە هەیە ئێمە سوتەمەنیە کە لەسەر وەزارەتی کارەبا و یا وەزارەتی سامان سروشتەکانە کە سوتەمانیمان بۆ دابین کەم وێزگەکانمان کە بتوانین بە کامل تاقە ئیشکا. بەڵام لەم قەیرانەیە ئێستا ئێمە بەس سوتەمەنیمان بەس بە غازی سروشتیە کە غازی سروشتەکە کە بەش ناکە بتوانین هەموو وێزگەکانمان هەمووی بە کامل ئیشکا. لەبەرەوە چەندێکەیەکمان وەستاوە کە ئێمە لە وێزگەی سەحالین لە وێزگەی سلێمانی دویەکەمان لە ئیش وەستاوە و لە هەولێر هەمان شێوە و لە دووهۆکیش زیاتر وەستاوە. بە کۆی گشتی ئێمە وەکو کۆمپانیای ماس ئێمە توانامان 4000 مێگاواتە، بەڵام لە ئیستادا کە لەم قەیرانە لەم زۆرفی کە بێ سوتەمەنی کەمە ئێمە توانامان هاتوتە لە خوار و 2000 مێگاوات. یعنی بە دڵنیایەوە من ئەتوانم بڵێم ئێمە لە 1800 مێگاوات ئیسەکە هەمانە کە بگەینە سەر و 3000 مێگاوات تامان کارەبا زۆر باشی ئەڕوە. لە ماوەکانی ڕابردووشدا بەهۆی خراپی و کەمی کارەبای نیشتیمانیەوە دانیشتوانی قەزای چەمچەماڵ چەندین جار خۆپشاندانیان لە بەردەم وێزگەی کارەبای سلێمانی ئەنجامدا و چەند جارێکیش گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە. کەرتی کارەباش وەکو سەرجەم کەرتەکانی تر لە هەرێمی کوردستان لە پاشەکشەی بەردەوامدایە. ئەمەشەوە ئەسەلمێنێت ئەگەر دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە ماوەی 26 ساڵی حکومڕانیاندا ساڵانە 1 کاتژمێر کارەبایان بۆ هاوڵاتیان دابین بکردایە، ئێستا کێشەیەک نەدەما لە هەرێمی کوردستاندا بە ناوی کێشەی کارەباوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.